کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ جارێکی تر هەم لە خزمەتتانە بۆ بینینی بۆ بەڕێوەبردننی بەرنامەی ڕاوێژ کە ڕاستەوخۆ پێشکەش بێەوەی عەزیزەکرێت. عەزیزان، ئەوڕۆ هەینی حەوتی گەڵاڕێزانی 1400 هەتاوی بەرامبەر بە 29 مانگی ئۆکتۆبری 2021 زاینیە. بەرنامەکانی تلەڤیزیۆنی کۆمەڵە لە ڕێگەی جیالەوە لە ڕێگەی تلەڤیزیۆنی کۆمەڵەوە ئەیبینن، هەروەها لە ڕێگەی پۆڕی کۆمەڵایەتی مێدیا نێتوەرکەوە پێشکەش بێەوەی عەزیزەکرێت. ئێوەی عەزیزی شەتوانن لە ڕێگەی واتساپەوە بە ژمارە تەلەفۆنی 0046 70 26 16 764 پەیوەندی بە ئێمەوە بگرن. بەرنامەی ئەو ڕۆمان تەرخان کردووە بە ڕووداوەکانی ڕۆژ و لەم بابەتەوە داوامان کردووە لە کاتخانەی قادری، ڕستاری ناسراوی ناوچەی بانە و خەڵکی بانە کە پێکەوە ئەو بەرنامە بەڕێوە بەرین و لەسەر مەسایلی ڕۆژ و ناوچە لێکدانەوە بکەین و بەحث و پشتیوان پێشکەش بۆ ئێوەی عەزیز بێت. ئێوەی عەزیزی شەتوانن هەروە باسم کرد لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەوە کە لە ژێر شاشەی تلەڤیزیۆنەکەەوە ئەڕوات پەیوەندیمان پێوە بکەن و ئێگەر تێبینیەکتان بوو یا پرسیارە یا هەر شتێک بوو چ بە شێوەی تەکست بینێرن یا هەر بۆ خۆشتان بێنە سەرفەت ئەو لە دەین پەیامەکانتان گوێ بدەن. کاک حەمەدجان بەخێر بی بۆ بەرنامەی. زۆر سپاس کاک مەحیا، سپاس بۆ خۆت و بۆ هاوکارانت و هەروەها سەڵام هەیە بۆ بینەرانی ئەم بەرنامەیەش. کاک حەمەدجان، ئەو هەفتەی ڕابردووە هەفتەیەکی زۆر مەسایلی زۆر ڕوویدا لە کوردستان و لە ناوچەش. پێم خۆشە بە دانە بچینە سەری. تۆ بۆ خۆت ئەگەر دەستی پێ بکەین لە چیەوە دەستی پێ بکەین باشە؟ لە مەسەلەی کرێکارانی دەست بەسەرکراوە نیە؟ وەڵا دەکرێت لێەوە دەست پێ بکەین، هەر جۆرێک تۆ بۆ تۆ باشە، منیش لە خزمەتە. دەی زۆر باشە کاکی جان. ئەو لەش بۆ خۆشت ئاگداری لە ماوەی ڕابردووە تعدادێک لە هەڵسوڕاوانی کرێکاری و مەدەنی دەست بەسەر کرا. ئەوە یەک دقە ئەو جۆرەی کە هاوڕێیانم پێیان ڕاگەاندین کە حەمەدجان بەرنامەکە لە ڕێگەی تلەڤیزیۆنەوە بڵاو نابێتەوە، هەر لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بڵاوە بێتەوە. ئێمە با تۆ تێ چاوەڕوان بین بزانین کە ئەو مۆزوعە حەلەکەن یان نا. با من و تۆ هەر بە تەوافق بگەین لەسەرەوەی لەسەر ئەو مۆزوعانە وا پێکەوە کار بکەین. من هەوڵ دەدەم لێرەشەوە هەر وا بزانم بێتەوە نەبوو جێبەجێ نەبووە بۆچی نازانم جەریان چییە. چاوەڕوانی بزانین هاوڕێیانمان چیەکەن کاک. باشە مشکلە نییە.
نامەدەم هەر کاتێ و بەڵامی تر ئەو مۆزوعانەی وە باسمان لێ کرد حتمەن دێنە بەر باسی لێ کۆڵینەوە دەی هەروسە مەوزوعە ئەگەر وەختی مەوزوعێکی تریش هەیە مشکلە نەبێت بەڵێ مۆزوع هەیە لەو بابەتۆ کێشەی نیە بەڵام بۆچی هەوڵێ بدەم پەیوەندی بکەم بە هاوڕێیانەوە باش ئەمە ئایسە خۆ بڵاو نابێتەوە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوە بێتەوە ئێستا ئەمە بەڵێ لەسەر تەلەڤیزیۆن بڵاو نابێتەوە ئەمەیان بە ئێمە دەست پێ بکەین هیچ کێشە نیە هاوڕیانمان ئەڵێن ئەوان هەوڵ دەدەن کێشەکەی تەلەڤیزیۆنیش حەل بکەن ئەگەر ئەویان حەل کردکەوە جێبەجێ دێت هیچ کێشەیەک نییە لە تەلەڤیزیۆنەوە بڵاو نابێتەوە بەڵام بینەرانی خۆشەویست دەتوانن لە ڕێگەی کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە بینەری ئەو بەرنامەیە بن هەروەها لە ڕێگەی یوتیوبیشەوە ئەو بەرنامە ئەبینرێت لە ئەویشەر کۆمەڵە مێدیا نێتوەرکەوە لە فەیسبووکی شخصێکی خۆشمەوە دیسان هەر بڵاوە بێتەوە ڕێگەی بینینی ئەو بەرنمەیە لە چەند کاناڵەوە هەیە بەڵام بەداخەوە کێشەیەکە لە تەلەڤیزیۆنە بڵاو نابێتەوە بەڵام با بچینە سەر باسەکەمان کات حەمەدیان باسی دەست بەسەرکردنی هەڵسوڵاوانی کرێکاری و مەدەنیمان کرد فەرم و ئەخبارێکی چی تازە هەیە باسی وەڵام دیارە دەست بەسەرکردنی فعالینی کرێکاری و فعالینی مەدەنی لە کۆمەری ئیسلامیە خۆشتێکی تازە نییە مەسەلەن بڵێمەوە تازەیە بەرحاڵان بە مەوجودیەتی جمهوری ئیسلامی هەتا ئێستا هەر کەسێ مخالفی جمهوری ئیسلامی بووە ئەگەر بەحاڵ حرەکەتێکی کردبێ یان نەشی کرد بێت گرتویان و دەست بەسەریان کردووە بەڵام ئێستا مشخصەن ئەم ماوە لەم ماوەیە چەند نەفرێک گیراون کە یەک دوو کەسیان مەرەخەز بوو دانیشان مەرەخەز بووانی تێنە هێشتا دەست بەسەرن کە عوسمان ئیسماعیلی بوو کە ڕۆژی شەممەی ڕابردوو گیرا هەتا دوێنێ دەست بەسەر بوو دوێنێش بە وەسیقە 5 ملیۆن تومانی مەرەخەز کراوە دوای ئەوەش یەمی سادق زادە گیراوە ئێستا شەر بێسەر و شوێنە معلوم نییە ئەم بانیەش کەسێکی تریان گرتووە لە خەڵکی شنۆیە معلمە بە ناوی عزیزی قادر تاج ئەویش ڕژانە سەرەوە لە ماڵی خۆیانە گرتویانە و دەست بەسەریان کردو بردویانە کەسێکی تری شەر دەست بەسەر کراوە تا ئێستا بێسەر و شوێنە و گیراوە بە ناوی فەردینی مرادی جا من گیراوانە وهینە بەو جۆرەیە کە زۆر سەیرە هێزێکی زۆر ئەچێ بۆ گرتنیە ئەوە بەشێکی بۆ ئەوەیە بەڕاستی بیانەوێ خەڵک لە ڕاوکە لە ناو خەڵکا دروستکەن فەدای ناو کۆمەلگا بگۆڕن و ئەینا خۆوانە نە چەکێکیان پێ نا شتێکەکە نە هەڵدیان زۆر جار هەر پێشتر بانکراون بۆ دادگایە بانکراون بۆ دادسەرە بۆ خۆیان چوون پیانە کارتان چێ پێوان بەبێ ئەوەی هێزێکی ئەمنی کسێوانیە بەڵەوایە ئەمە تقریبەن ئەوتا ئەم کابراایە بۆ تا ڕێی جمهور ئەم شکڵە ئاوا دەستی پێ کردووە کە بە هێزێکی زۆرەوە چنە سەر ماڵی کابرا ئەگە هیچیشی نەکردێت بەسی چل کەسەوە چن و بە هەرحاڵ لە پاڵاوەشە ماوەیەکی زۆر بێسەر و شوێن یەکەن شوێن بزریەکەن کەس ئاگای لێن یامە بۆ کوێ چووە بردویانە بۆ کوێ من بۆ شوێنێکی نەمەعلوم تا جاری وایە هەفتەیەک دوو هەفتە زیاتریشی کەمتری پێچە دا وەختێ خانەوادەکەی ئاگادارە بن کە
لەکوێ زیندانە و بۆچی گیراوە لەکوێ گیراوە کە عوسمانی ئیسماعیلیان وا لێ کردووە بریامی سادقیان وا لێ کردووە فەردینیان وا لێ کردووە ئەو کە عەزیزەش کە ئەم دوێنێ گیراوە تا ئیسێ لێ بێخەبەرن لە ئاسی سەراسەریشە هەر شتێکی وا کراوە سپیدەی قولیانیشان هەر بۆ شێوە دەست بەسەر بەڵێ بێگومان قولیان ئەوی شەرحێنەن هێزێکی ێزگار زۆر بە چەند ماشین و هێزی سپای پاسدارانەوە یەکسەر چوونە ماڵەوە و گرتیان و ئێستش معلوم نییە چارەنووسی بوو بەچی وە یا شتێک لەو بابەتۆ معلوم نیە وەڵا من پێم وایە جمهوری ئیسلامی دیارە هەدەفمەندە و کارە کە هەرو کوتوب باست کرد پێش هەموو شتەکە ترساندن و تۆقاندنە هەمی خۆی تێکی پشکێنن و هەم کە سوکار و بەرحاڵ دەوروبەری کە بیان ترسێنێ لە پاڵەوە جمهوری ئیسلامی خۆ تولی عمری ئەم ڕژیمەیە هەر کەسێ مخالیفی بووە فەوری مەسەلەیەکی ئەمنیەتیان بۆ ساز کردووە جا بە بڕوای من ئەمە لەم رابطەکرێت چەند شتێک بڵێم گیراوانی سیا گیراوانی ئەمنیەتی بە قەولی مخالفانیان بەتابەتە و کەسانی کە چێهرای شناختە شودەی کرێکاری نیافعالی مەدەنین بەرچاون ئەمانە مڕەتەب جمهوری ئیسلامی بەدوایانەوەیە هەر مڕەتەب ئەگەر کاری کیان نەکرد بێ بانگیان نەکات ئەڕێتە سێران لە هەر شوێنە بێیان گرن پەرۆندە سازیان بۆ ئۆکەن زنده لەخۆ هیچیان نەکردووە بە جرمێکی سەنگین مەحکومیانەکەن بە هەر حاڵ وایان لێکەن کە تحتی کۆنتڕۆڵن لەلایەن جمهوری ئیسلامیەوە وایان لێکەن کە ژیانیان لێ پشێوێنن ژیانیان لێ تاڵ بکەن بۆ ئەوەی کە دەست بە هیچ کارێک نەکەن دەست بە هیچ کارێک نەدەن یا بە قەولی خۆیان هیچ خاڵ مەسەلەن کەسی وا هیچی نەکردووە مەڵام 2 میلیارد تمەن وەسیقەی بۆ سادرەکەن لەبەرەوەی کە خاڵی مەسەلەن هەڵاتن ڕاکردن دەرچوون بەسەریانەدا یا کەسی وایە مەسەلەن حرکەتێکی کۆلش کارێکیشی نەکرۆ پەرەنسازێکی تری بۆ لە زیندانە هەر لە زیندانایە بەڵام لە پاڵەوە شاتکە لە زیندانایە پەرۆندەیەکی تری بۆ سازەکەن ئەگەر ئەوی تەواوکرد حەبسێکی تریشی هێننی جاهرێک باسی کە عوسمانت کرد کە عوسمان کە چۆ بۆ سەرخۆشی گوایە یەکێک لە ئەو جرمەی واقسییانەتە پاڵی ئەوەیە کە بەشداری کردووە لە خاکسپاریەکە کاکە خۆشتێکی تازە نیە لە کوردستان ئەمە ڕسم بووە کە ئەگەر کەسێک ناسیاوێکی بە هەر دەلیلە ئەوش ژنێکی بە تەمان ساڵا بووە کە فەوتی کردووە ئێستا بەخۆی ناسیایی بووە بە هەر دەلیلێ عوسمان بەشداری کردووە وای وتیانە نابێ بەشداری شارەشار چۆ بۆ سەرخۆشی شارەشار چۆ بۆ خاکسپاری بەشدار بووە ئێمە لە کوردستان هەمیشە بە خۆشی ناخۆشی خەڵکەوە بوونوانیە ئەوە زۆر شتێکی زۆر تەبیعیە لە وڵات بە تاکید وایە کە عوسمان نمونەیەکی زۆر چاکە کە عوسمان چونکی فعالێکی کرێکاری سابقەی و خۆش ناوە بە شوێن بەهانایە گەڕێن بەهانەیەکی پێ بگرن دووارە بخەنەوە زیندان دووارە حەبسی بکەنەوە و دووارە ژیان لێتاڵکە نەیەڵێنم کابرایانە بۆ هیچ کارێک دەست بەرێ دەسوباڵی ئاواڵە بێ بۆ هیچ کارێ بکە ئەوە مەسەلەن نمونەیەکی چاکە بەنسبەت هەموو ئەو کەسانەوەی کە چێهرای شناختە شودەن فعالی کرێکارین فعالی مەدەنین حکوومەت هەمیشە بەدوانەوە هەمیشە بە هیوایە کۆنتڕۆڵیان نەکات پەرەندەسازیان بۆ کات ئەمە بەرحاڵ شرکەتێکە کە تا ئێستا جمهوری ئیسلامی بەکاری هێناوە هەر تونتریشیەکە و هەر تونتر بووە مەسئلەیە مەوزوعی کە هەر لەم بابەتەوە باسی بکەینەوەی شەوەیە کە ئەو هەر بۆ جۆرە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد هاتنە سەرکاری ڕئیسی بۆ خۆی لە ئەوانەی وا کردی بە دەستپێوەندی خۆی وەکو وەزیرەکانی هەموو ئانەی بەشێکی زۆری هەر لە کۆنە فەرماندەهانی سوپای پاسداران بوون و وایاک و ئەوانە بوون کە دەستیان بە خوێنی کرێکاران و هەسوڕاوانی کرێکاری و کۆمونیستەکان و زۆرێک لە فعالینی سیاسی سوورە بەڕاستی ئەمانە هاتوونەتە سەرکار ئێوێ بەڕاستی هەرە و فەزای بۆ وەحشەتە یا کەس و دڵە ڕاوکردە ناو کۆمەلگادا زۆر هەرە پێبدا هۆکارەکەیشی ئەوەیە کە نیگەرانە یعنی کۆماری ئیسلامی دوو جار سەکسەی کردووە دوو جار سەکسەی لی داوە ئەتوانین بڵێن چەند جار ینی لە تولی ژیانیا زۆر جار بەڵام دوو دانەی زۆر قرس بووە
یەکێکیان ئەوە بوو ئەوەی ساڵی 96 دانێکی تریشیان ئەوەی ساڵی 98 ئێستا ئەترسێ لەوە ئەم سەکتەکە لە یەکدا لەوا چێتە تەختیکە ئەنی لەوە ئەترسێکە ئەم سەکتەی داهاتووە ئەگەر بێ ئەم حەملەی مەغزیە ئەگەر بۆی بێت هاتۆ دوایتر ناکەوتی کاتو لە بینی بڵات بۆ یەکیش هەر لە ئێستەوە خەریکە بە ترس و بە ترس و دڵەڕاوکردن لە ناو خەڵکا و بە فەزایەکی زۆر پلیسی لە ناو جامعە ئەوێ بەر بەوە بگرێت و ئەوە مەوضوع عاصمەتێت بێگومان هەر ئەسان یەک دەستکردنەوەی حکوومەتی تازە و هێنانە سەرکاری ئەم ڕئیسی و بەهرحاڵ بە قەولی خۆ ئەمنێتیکردن و سەربازیکردنی حکوومەت و دەوڵەت زۆرتر لە ترسا بوو لە ترسی دوای ئەو بە قەولی دوو سەکتەی کە لە جمهوری ئیسلامیدا بۆیە یەکێک لە شگردەکانی سەرکوت هەمیشە لە پێشەوە دروستکردنی ترس و نانەوەی دڵەڕاوکە و پێکێنانی وحشەتە لە ناو کۆمەلگایە یعنی ئەمە ئەبزارێکە پێشەوەی دەست بۆ هەرکارێک برن لە پێشەوە سا یەکەن کە ترس و وحشەت دروست بکەن جائسە ترس و وحشەتەکەن ئاوای لە بەرسپەت فعالینی کرێکاری و بەدەنی ئەوان لێکردووە یەکەم بەهێزێکی زۆر واشتە سەریان دوای ئەوە شوێن بزریانەکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ لەپاڵ ئەوەشە ئەگەر کارێکیشیان نەکرد بێ پەرەندە سازیان بۆکەن ئەگەر لە زیندانیشان من بەهانەیان پێگرن مەزورمە ناڵن بە هەرحاڵ فعالی مەدەنی لە زیندانە بێتە دەرەوە لە دەرەوە ڕەحەت بێ کەماکان ئەمانە کۆنتڕۆڵیەکەن وە بشوێنەوە بەڵێ وایە ڕاستە ئەوە ئێستا کە من ئاگدارم بینەرانی خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی شاشەی تلویزیۆنەوە بینەری ئەو بەرنامەیە بن بە داوای لێبردن لە ئەو بینەرانەی کە نەیانتوانێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو بەرنامەیە ببینن ئێمە بەرنامەکەمان تقریبا لە 12 دقەیەک وەدوا کەوت بۆ کارەکەیشی بەشی کێشەی تکنیکی بوو لەو کاتەوە تلویزیۆن بە شێوەی ئەوە دیسان پسراوە هاوڕیان ئەگەر ئاگدار بن دیسان لەڵانە پسراوە لە تلویزیۆنە نابین بێت ئەگەر زەحمەت نەبێ بەشکەم بۆمان جێبەجێ بکەنەوە بەڵێ کاک هەمەگیان ببەخشە ئەوە داوای لێبردن خۆش دەکەم ئاگادارم کە خەریکە چیە ڕوەدا فەرموو بڵێ وەڵایتر بە هەرحاڵ ئەوە شەکری جمهوری ئیسلامی و کەماکانیش تەنیا وەختێک لە وحشەت و ترس و نیگەرانی و فەرەندە سازی و ئەمانە نامێنێکە ئەم خەڵق فتوانێک پەروەردەی کۆماری ئیسلامی بێکجاریوە پێچێ و فرەتە ناو زڵدانی مێژوو ئەجینا کەماکان ئەمانە لەسەر کار بن ئەم وحشەت و ترس و گرتن و عەزەتکردنە بەرداوامە باشە ڕێگە چییە چارە چییە ئایا بێ چی بکرێت مەسەلەن بۆەوە بەر بەوە بگیرێت ینی بەر بۆ بگیرێکە تایە هەڵ نەکردنە سەر ئەم هەڵسوڕا و ئەو کەسی مەدەنی و وڵاتەنیا چارە ئەوەیە کە ئەبێ خەڵق بێتە مەیدان یەک بگرێ متحدانە لە عەلەیهی ئەو زڵم و زۆر و وحشەت و ترسە پشکێ دیارە خۆ بە بڕای من خەڵکی کوردستان بەتایبەت و خەڵکی ئێران ترس و لەرزیان شکاوە بەتایبەت دوای دەیمانگینەوە دوۆژ ئیتر ئەو ترس و وحشەتە نەماوە وەختێ کوتیان وەختێ مەرگ بەرخامنە یاندا وەختێ کوتیان ئوسولگەرا و نازانم فلان دیگە تەماشون ماجەرا بە بڕای من ترس و وحشەت نەماوە و ترس و وحشەتە شکاوە بەڵام جمهوری ئیسلامی پێی وایە بەو شێوە کە بەو شێوەکارانە دووبارە ترس و وحشەت دروست دەکات وەیلا بە بڕای من لە سەحی عمومی کۆمەلگای کوردستان و ئێرانە ترس و وحشەتێ ئەگەر ساڵانی پێشوو بەو جۆرە نەماوە بە بڕای من تەنیا بە خەباتی یەکگرتوانەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەسانی ئازادی خواز و کەسانی کاران لە جامعەی ئێرانە معتەرەزن معلمان بانوسە سەگان کرێکاران هەموو ژینگە پارێزان هەموو چین و توێژان بەیەکگرتنی ئەوانە تێکشکاندنی دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنیا فقط بەوە بڕوای من لە ئەم شتە لێناوە چێت شتێکی کەکە پێم خۆشە من ئیضافەی بکەمەوەی شەوەیە کە هەموو ئەوشتان ئەو بەشانەوە ئەوە ئاماژەتان پێکرد بە ساڵات شوان بازنشستەکان یاکو معلیمان هەروە زۆر ژنان هەمویان خەباتیان کردووە بەڕاستی لەو بابەتەوە هیچ شتێک نەبووە کێشەکە ئەوەیە کە ئەم هەڵسوڕاوانە ئەم حرەکەتانە لێکەوە گرێ نەدراوە و نەبووە بە شتێکی سەراسەری ئێمە یەک دوو مەوردمان هەیە لەوەی کە خەباتەکە سەراسەری بووە و ئەوەیە ترسی لە دڵی دەوڵەتە ڕژاندووە
ئەوش بەشێکی ئەوەی ساڵی 1970 96 و 98 دوایەوە بازنشستەکانیش ساڵی هەر حدودەن هەوەش مانگەوە پێش لە ئاستی سەراسەریان لە زۆربەی شارەکان لەوانە لە کوردستانیش دەستیاندایە ناڕزایەتی معلمان هەروەرتر ئەم معلمانی کوردستان لە مەریوان و سنە و دۆ شارەکانی تر لە چل شار بەڵێ لە چل شار ئەوە زۆر باشە بەڵام ئەگەر ئەم بەشی کرێکاری ئەم بەشی معلمی ئەو بەشی ژنان ئەو بەشی بازنشستەکان هەموو ئەوانە پێکەوە هاودان بن هاواهنگ بن پێکەوە دیارە خۆوانە بەبێ ڕابەر و بەبێ هەروە بەخۆ سەرخۆ نایەنە سەرخیابان و اعتراض بکەن دیارە کەسیان هەیە تەکبیرەکەن پێکەوە دەی ئەوانەی وا تەکبیرەکەن پێکەوە بتوانن لەگەڵ ئەو بەشانەی تری ناو کۆمەلگا پەیوەندی بگرن و یەکدەنگ پێکەوە بن بەهانای یەکترەوە بن ئەخست معقول نییە کەسێکی کرێکارێکی گەشتکار کە بە سەختی ژیانی خەریکە بەڕێوە بە وەسیقەیەکی 50 میلیۆنی بدات لەسەر چی معلوم نییە بۆچی بۆ سەرخۆشی کێوە قبوڵەکە بۆیە نادشتی وا قبوڵ بکرێت بەڕاستی چونکی ئەوە خۆ لە یەک و دوو نەفەران نییە بەیانی خێ هەموو خەڵکی تریش بەنەعە گەرگیرە لەو بابەتەوە ئەبێ هەر لە ئێستەوە ئەو تایمکاریە لەم بابەتەوە بکرێت کە هەڵسوڕاوانی کرێکاری پێکەوە هەڵسوڕاوانی مەدەنی و ژینگە پارێز و ژنان و جەوانان و لاوان و هەموو پێکەوە بێن بەهانا یەکترینەوە پشتیوانی کە لە حرەکەتەکانی یەکتر و لەم بابەتەوە کارێکی یەکگشتوانە بکەن بێگومان وایە کاک حەمەدیان بەبینەران کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەرنامە بینن ئەگەر ئاگداری بینەرانێ بکەن کە فقط دەسڕەسییان بە تەلەڤیزیۆن هەیە بڵێن کە فقط لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەداخەوە ئەم بەرنامە ئەبینرێت طبعا زەبتی بەرنامەکە دواتر لە تەلەڤیزیۆنەوە بڵاوە بێتەوە لە باز پەخشەکەیە لە دووبارە بوونەوەکەیە دەتوانن هەموو بەرنامەکە ببینن ئێستا شێشتا کێشەی تەکنیکەکەمان جێبەجێ نەبووە بچینە سەر مەوزوعێکی تر کاک حەمەدیان ئەگەر لەو بابەتەوە قسێکی زیاتر بێت وڵا من پێم وایە بۆ قسەی کافی کرا بەهەرحاڵ هەم تۆ هەم من ئەوەندەی کە مەجالی بەرنامەکە هەیە قسەمان لەسەر ئەمە بابەتە کرد زۆر سپاس زۆر چاکە مەوزوعێکی تر کە زۆر گرنگە ئەوی شەوەیە کە لە ماوەی لە پێنجشەمبەوە وازان پێنجشەمبەی ڕابردووەوە بە ماوەی 5 ڕۆژ یا 5-6 ڕۆژ مانگرتنێکی گشتی کرێکارانی ڕێگەوبان لە چەند شار لە مەریوان لە سنە لە بیزار لە چەند شوێن یەکدانە مانگرتنی گشتیان کرد و داوایە ویان کرد کە ئەو حقوقانەی کە ئیزافەکاریان کردووە پیان نەدراوە پیان بدرێت هەروەکتر باسی مەسەلەی بیمە و چەند داخوازی تری لەوانە خەبەری تازە لەم بابەتەوە چییە کە دیارە زۆر دڵخۆشکەری وڵا بەپێی ئاخرین خەبەر تا ئەو ئەتسابا و مانگرتنە لە ڕۆژی شەمەوە دەستی پێکردووە تا دوێنێ مدیر کولی ئیدارەی ڕاهداری ئەچێتە ناو کرێکارەکان بە هەرحاڵ وعدان پێدات کە خواستەکانیان جێبەجێەکەین و مانگرتنەکە پشکێنن ئەوانیش بەو شەرتەی کە ئەگەر جێبەجێ نەکرێت دوای ماوەیەک دێنەوە دەست بە مانگرتنەکەین ئەو قەولیان پێدا کە هەر لەم مانگە و ئەو خواستانەی کە بوویانە جێبەجێ بکەن خواستەکانیشان ئەوەی کە تۆ باست کە تقریبان هەروایە چوار خواستی ئەسڵیان بووەمانە یەکێکیانەوەی کە بە هەرحاڵ بە پێش شەرایەتی وەزعیەت حقوقیان بەرنەسەرەوە یەکێکیانەوەی کە تەغییر بدرێ لە شێوەی وەرگرتن و ئیستیخدامی کرێکار سەختیان نەکەن دوای ئەوە ئەو حقوقە کۆنانە و حەقی بیمەی کە نەدراوە بیان دەنێ ئەمانە بەرحاڵ خواستی کرێکارەکان بووە لە دەوڵەت شرایەتی کارەکەیشان هێزگار سەختە بەڵێ شرایەتی کارەکان سەختە توانێت بە پێی سەختی کارەکەمانە بێ حقوقمان بدەنێ هەزینەمان بچێت سەر بیمەکانیان بدەنێ
تەزمینیش بێت کە ئەمان ڕێگەوبانە کاک حەمەدیان ئەو کرێکارانی ڕێگەوبانە لە چوار فەسڵەی سارە چ لە گەرمای هاوینە چ لە سەرمای زستانە و لە ناو بەفر و لە هەموو کاتێکا بۆ ئەوەی بتوانن شرایەتی ڕێگەوبان بە جۆرێ بکەن کە گواستنەوە و ماشین و هەمووانە بتوانێت وەکو عادی هاتوچوو بکات ئەوان لە دەرەوەن و ئەوە وەزیێتێکی زۆر زۆر سەخت و لەباری ژیانی کاریانەوە هێزگار ژیانی وەزیێتی کاریان زۆر لە وەزێکی نالەبارایە جیا لەویشە جاری وا بووە بۆ ئەوە کارەکە تەواو بکەن مەسەڵەن بڵێن زادەیەک بەهۆی بارانەوە لایە لە زادەکە ڕووخاوە ئاو بردوێتی یا بەفرگوتێتی یا بێت ئازادی بکەن یا زۆر کارێتی یاقیرتاوێ بۆ ئەوە تەواوی بکەن ئیزافە کاریشیان کردووە بەڵام دەوڵەت ئەو ئیزافەکاری بۆ حەسێب نەکردوون و ئەوان یەکێک لە داخوازیەکانەوە بۆکە یەکێکیەوە بۆکە ئەو بەشەی لە کوڕەکانیان نەبێ حەتمەن پێ بکرێت بەڵەوە بە تاکید ئەمانە کاری ئەمانە شەوڕۆژ ناناسێ هەر وەختێک کێشەیەک لە شوێنێک لە جادەیەک سارەیەک ماشینێک لە شوێنێک پێشبێت ئەمانە ئامادە بەکار بن ئامادە بە خزمەتن بۆیە کاری ئەمانە وەکتۆ باست کرد کارێکی ئێزگار هەم گرنگە بۆ کۆمەلگا هەم کارێکی سەخت و شاقە بەڕاستی چۆن ئەمە شەو ڕۆژی بۆنی هەر وەختێک ئەم شتێک پێبێ بە ئەمانە ئامادە بەکار بن بەڵام زۆر جێگەی خۆشحاڵیە کە وا دیارە تەماست هاتووە بۆت ئەگەر لە دەرەوە لە ناوەیە توانی جواب دێتەوە نەخەی هیناوە نییە هیچ کێشە نییە ئەوەی کە جێگەی دڵخۆشیە ئەم حرەکەتە سەرکەوتوو بوو و ئەوە معنای ئەوەیە کە کرێکاران هەنگاوێکی تر ئەچنە پێشەوە لە خەباتی خۆیان و ئەمجارە ئەزانن بە شێوەیەک چۆن ئەگەر ظلمیان لێکرایە حەقیان فرایە ئەو شتانەی وا حەق خوارەکەیان نەدرا چۆن ڕەفتار بکەن لەگەڵ ساحبکار و لەگەڵ دەوڵەت بەڵێ بێگومان وایە جا من لەم رابطە پێ خۆش دووسێ نوکتە ئیشارە بکەم کە بە نەزەر منەوە ئەم مانگرتنە تابلمەندی تایبەتی بە بڕۆی منێکێ لێ تایبەتمەندەکانی ئەم مانگرتناوە بوو کە هەر زۆر زوو جەماوەری بۆەوە یعنی لە مەریوانەوە دەستی پێکرد بەڵام لە عەرزی 2 ڕۆژە بەشی زۆری شارەکانی کوردستانی سنا سەقز کامیاران دیواندەرا سەڵۆتاوە هەمووی ئەمانە پشتیوانیان لێکرد هەر زۆر زوو بەرین بۆ زوو جەماوەری بوو بەڕاستی دیار بوو ئەمە ویست و داواکاری ئەمانە واقعی بوو و بەجێ بوو هەر بەو دەلیلا زۆر کەسانێکی زۆر کرێکاران و شۆفێرایەکی زۆر هاتنە پای پشتیوانیان لێکرد بە بڕای من ئەمەی چە لە عاملی سەرکەوتەکەی بوو ڕژیم لەوە ترسا کامە لەوە زیاتر پەرەپسێنێ بۆیە هەر لە ڕۆژی ئەوڵۆ بەتەمابوون بە فێڵیان لێ بکەن بەڵام نانتوانی بە وعدە و وعید نانتوانی ئەوان مەسئولی ئیدارەی مدیریەتەکە چوو کوتی بۆ تا 2 مانگتر هەموو چەند بۆ جێبەجێکم ئەوان کوتیان نیو سەعاتان وەخت دەینێ لەو نیو سەعاتەیە جوانمانەدەنەوە باشە جوانمانەدەنەوە خەماکان بانەگری ئەوە بوو بارحاڵ تەسلیم نەبوون تا دوێنێکە ئەوان حکوومەت تەسلیم بوو و تعهدی کردوە کە هەر لەم مانگەوە تەواوی ئەو خواستانەی کە ئەوان جێبەجێ بکرێ ئەوە نوکتێ بوو بە بڕای من نوکتەیەکی تریش کە من پێم خۆشە ئیشارە پێ بکەم بێدەنگی بەنسبەت ئەم مەسئلەوە دیارە ئێمە انتظارمان نییە دەم و دەستگا و ڕەسانەهای سەر بە ڕژیم لەسەر شتی وا بێنە دەنگ کە قەتعەن پێیان خۆشە هەتا بێدەنگ بێ باشترە هەتا کەس دەزانێ باشترە بەڵام کۆمەڵی کرێکاری جەریاناتی و پۆزیسیۆنی بەناو چەپ بە بڕوای من واوانەی کە سنگی تەبەقەی کاریگەر لە سینادەن و هەموو ڕۆژە لەسەر لە فەزای مەجازی باشی کرێکار و ئەم و ئەوەکەن لەم بۆ ئەوێ سابە گرنگە بێدەنگ بوو کاسیان نەداوە لە مدیاکانی خۆیانە باسییان نەکرد بە پیرەوە نەچوون بە بڕای منێکێ لەو شتانەی کە من لە هینی پێشوا باسم کرد غەیرەزەن بێدەنگیە ئەوەی نیشاندا کە لە کوردستان جنبشی کرێکاری و سونەتی کرێکاری و سنەتی یانگرتنی کرێکاری ڕیشەدارە ڕیشەی هەیە و ئەمە جێگەی بە بڕای من جێگەی دڵخۆشیە کە حرەکەتێکی ئاوا و وەسیع لە عەرزی 1 هەفتە پێ ناچێ جێ خۆیەکاتەوە و خاستەکانی بە حکوومەت تەسلیمەکە دەسەلمێنێ
من منزورمەوەی کە دەبووە ئەم حرەکەتە زۆرتر لەوەی کە ئێمە بۆ خۆمان وەکو ئێمە تەنیا جریانێ بوون کە بە فێریەوەچون و باسمان کرد و ئینکاسمان ڕوو بە دەرەوەدا جریانێتەرە و کارایان نەکرد کە بە بڕوای من ئەمە شتێکی خراپە. شتێکی تریش کە لەم ڕابطە پێم خۆش و باسی بکەمەوەیە کە لە وەختی ئاوایە کە فعالینی کرێکاری فعالینی شەب فعالینی کۆمۆنیست دەبێت تێکەڵاوی ئەم جریانەتە ببن بەشداری تێدا بکەن سعی بکەن لە سەرنجامگەاندنی بەشدار بن ڕێنوێنی بدەن بە هەر حاڵ و ببنە هەوێن بۆ ئەوەی کە جوڵانەوەی ئاوا حرەکەتی ئاوا سەراسەری بکەن پەیوەندی بدەن بە جوڵانەوەی سەراسەری کرێکاری ئێرانەوە. یەکێکی تر لە شتانێک بەدیگە خۆتەنیا جران چەند جرانی کرێکاری ئێرانی بەدەنگ بوولەی من نەمدی هیچ کام لەو حرەکەتە لەو تەشەکولە وەسیعانەی کرێکاری وەکو هەفتە بە چوزانم وەکو ماشین سازی چوزانم وەکو ئەوانەی تر بێدەنگ بوون بەڕاستی پشتیوانیان لەو حرەکەتە نەکرد واسن باسییان نەکرد من بەڕاستی وە من ئەوەم پێهینە پێ نەخسێک بوو پێ کە جنبشی کرێکاری دەبێت لە هەر حرەکەتی کرێکاری لە هەر شوێنێکی ئەم وڵاتە و بە تایبەت لە کوردستان کە ئەم جنبشە کە جنبشی کرێکاری لەوێ ڕیشەی هەیە و سابقەی هەیە زۆرتر بەرەو پیری بچێن و زۆرتر سعی بکەن لە خۆیانی بزانن و بەسڵیکەن بە خۆیانەوە کە بە بڕای من ئەو کارە نەکەن. بەڵێ هەرەوە کە گەرێتەوە سەر باسەکەی پێشوو ئەو هەواهەنگیە زۆر کەم ئەبینرێت بەداخەوە ئەوە لە زۆر بابەتی تریشەوە هەر دیسان ئێمە نبینین خەڵک بێن بەهانای یەکترەوە نمونەیەک ئەڵحانە شاید مربوط بە مەسەلەی کرێکاری نەبێ بەڵام هەر پێم خۆشە باسی کەم هەفتەی ڕابردووشە باسم کرد باوکی کەڵەسێک سەکەی سووتێنێت بەبێ ئەوەی کاردانەوەیەکی کۆمەڵایەتی لێ بێت بەبێ ئەوەی مەسەلەن هێزەکانی ناو کۆمەلگا فعالینی ناسراو دێن بۆ مەسەلەی اعتراض بکەن وەکو شتێکی عادی ئەیسەرمێنە زۆر شت ئەڵحانە کاک حەمەدجان ئێستا زۆر شت لەو کۆمەلگا گرێ خواردۆ پێکەوە یعنی ئەگەر کرێکار ئەوەی وا لەسەر کارە پشتیوانی لە بازنشستە نەکات معنای ئەوەیە کە بۆ خۆی بەیانی کە بازنشستە تووشی کێشە بێت ئەگەر پشتیوانی لە ژنان نەکات معنای ئەوەیە لایەک لە کۆمەلگای سوێتە پەراوێتەوە ئەهمیەتی پێنات ئەگەر هەوڵ نەدا ڕێگەیەک بۆ لاوان بدۆزێتەوە کە لەو چەرمەسەریەی اعتیاد و نازانم بێکاری و بێ ئایندەیە بێنە دەرەوە پشتیوانی نەکا یعنی هەوڵێک بۆەوە نەدا و هەوڵ نەدا کە لاوانیش بەخۆیانەوە پەیوەستکە ئەوە دیارن بەیەکەوە پەیوەندی نییە و ئەو نمونەی وایەسا ئێوە بە دروستی باسان کرد بەشێکە هەلەو خەزیە بەڵام بێگوان وایە بۆیە وەزیفەی فعالینی ئێمە بە تایبەت لە ناوە یەکێک لە وەزیفەی سەرەکیان بە بڕای ئەوەیە کە ئەم حرەکەتانە نییە ڕەپ بدەن بە جوڵانی سەراسەر ئەگەر حرەکەتێکی مەعەلیمە سعی بکەن ڕەپتی بدەن سعی بکەن سەراسەری بکەن حرەکەتێکی کرێکاریە سعی بکەن لەو پێناوایە کاری بۆ بکەن بە تایبەت پێدا بگرن لەسەر بەڕێوەبردننی ئەم جۆرە حرەکەتانە بە شێوەی شۆڕا و ئەوە وەکو شعارێک جێ بخەن لە ناو کرێکەرانی کوردستان لە دەرەوە چون ئێمە باوەڕمان بەوەیە کا دەبێ ئەو حرەکەتانە بە شکلی شۆڕایی ئیدارە بکرێن بچنە پێشوە بۆ داهاتوش کە سبحینی حکوومەت بێگومان ئاڵۆگۆڕە پێک هەر دەساتەوسە لە ئێرانە بکرێت ئێمە پێداگری لەسەر حاکمەتی شۆڕایی دەکەن چ لە کوردستان وەچ لە دەرەوەی کوردستان بۆیە وەزیفەمانە ئێمە هەمومان هەر حرەکەتی چکۆلە هەر هەنگای ئەمانگرتنێکی ئاوا سعی بکەن بۆی سەراسەری پێ بدەین و سعی بکەن ببینە هەوێن بۆ ئەو کارە لە سەراسەری ئێرانە بەڵێ وایە لەم بابەتەوە کرێکارانی کوردستان تەجروبەی زۆریان هەیە هەروە بۆ شێوەیەش کە ئێوە خۆتان ئاماژەتان پێ کرد کرێکارانی کوردستان تەجروبەی ئەوەڵی مایمەیەکانیان هەیە تەجروبەی ڕۆژی جیهانی ژنیان هەیە تەجروبەی زۆر تەجروبەیان هەیە و دوێرانە هاتوون لە شێوەی هەلەنی لە هەموو شوێنەکان ئازایسە لە سنە لە پاساژەکە بووە یاکو لە سەقف لە مەیانی لە ساڵۆنی کاوە بووە یا لە زۆر شوێنی تر یا لە کێوی ئاویان لە زۆر شوێنی تر ئەو بۆنانەیان بەیەکەوە پەڕێوە بردووە و تا ئەندازێ نەهاتوون لەسەرەوەی کە
چێ چۆن بیرەکاتەوە چێ چۆن بیرۆ ناکاو هەوڵێنداوە ئەو یەکگرتوویە جێ بخەن وتم بۆنەوە تەجروبەی زۆر باش هەیە لەم زەمینە کاری زۆری بۆ کراوەوە ئەبێ لەم بابەتێشەوە هەروە چۆن کرێکارانی ڕێگەوبان توانیان سەرکەوتن بەدەستبێنن ئەکرێ لە بەشەکانی تریشە چاوەڕوانی سەرکەوتنی زیاتری کرێکاران بەبێگومان وایە من پێ ئەم حرەکەتی کرێکارانی ڕاهداریە حرەکەتێکی زۆر 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 وەسیع و جەماوەری بەڕاستی یعنی شتێکی گرنگ بوو شتێکی هین نەبوو لەم حاڵەتیانە بە بڕای شتێکی زۆر زۆر بەدەستکەوت بوو دەستکەوتێکی باشە بۆ چینی کرێکار ئەلانەوەێ منەوەێ ئاگادارمێت لە هەر شارێکی لەم کوردستانانی ئەنجومەنهای کرێکاری هەیە مەسەلەن لە شوێنێکی وەک سنان ئەنجومەنێ 12-13 نەفەر ئەندامی هەیە لە شارێکی وەک بانە نزیک 30,000 نەفەر لە دەوری خۆی کۆکردوێتەوە لە هەموو شارەکە ئەنجومەنانە خەریکی کارن خەریکی فعالیەتن دەی باشە ئەمانە عناصری فعالی ئەمانە بەرحاڵ وەزیفەیانەکە هەر حرکەتێکی ئاوادێ فەوری پێشقەدەم من پشتوانی لێ بکەن سەراسەری بکەن ببنێ هەوێن بۆ یەکگرتنی ئەو مەسئلەیە تەنیا خۆیان بە بەعزەکارێکی ڕۆژانەی دەفتەریەوە بە بڕای منی خەریک نەکەن وەزیفەی ئەسلی ئەوەیە بەڵێ وایە قسەکە زۆر دروستە و زۆر جوانە و بەجێیە هیواداری نوێنش هاوەڕوانی کە ئەمە شتێکی ئیرادەگەرایانە نیە ئەمە شتێک نییە کە ئێمە بەپێیەوەی کە لە ڕووی ئارەزۆکانمانەوە ئێمە ئەمری واقعەدینین ئەزانین ئەو کوردستان و هەڵسوڕاوانی کرێکاری و ئەسان خەڵکی ئێرانیش بە ئاراسی سەراسەریشە توانایی ئەویان هەیە کە بۆ ئەوەی ئاوا لە بەرامبەر صاحبکار و دەوڵەت و مقاماتە هەستن و یەکگرت و دێنە سەرشەکان و اعترازکەن وایە ئەوە داخوازیەکی بەجێەوە ئەو انتظارێکی واقعیە و وانییە کە پێمان وا بە ئیمکانپەزیر نییە ئەوە قەبلەن سەلمێنراوە و ئیمکانپەزیرە و حتمەنیش هیوادارین بەڕێوە کاکە بەحی هەرم حرەکەتە ئەوەی سلمان هەرم حرەکەتە ئەوەی سلمان کە لە عەرزی 2 ڕۆژە ئەکسەری شارەکانی کوردستان پشتوانیان لێ کرد یعنی جەماوەری بەوە ئەمە معنی چییە؟ معنی ئەوەیە کە ئەو قسەی من کایکەم فقط ئارەزوێک نییە معنی ئەوەی بەرەساسی ئەو واقعیەتانەیە کە لە جامعەی کوردستان وجودی هەیە کە حرەکەتێک لەسەر مەجموعەیەک خاست لە عەرز 1 هەفتە لە هەموو شارەکان تووشی سەرکەوتنە بێت ئەمە بە بڕای شتێکی واقعیە یعنی بوونی ئەم ڕیشە تاریخیە لە جامعەی کوردستانە شتێکە کە ئەبێ هەر فعالیکی ئێمە پشتی پێ بەستێ و ئاگای لێ بێ و بەرحاڵ بەرەساسی ئەو واقعیەتانە حرەکەت بکە هەمەگیان بە فریای مۆزوعێکی تر بکەوین لەم بابەتەوە خەبەرێکی خۆشماندا و حتمەن خەڵکیش ئاگداری ئەو سەرکەوتنە بوون بەڵام بە پێویست نازانی کە زیاتر لێکی بدەینەوە و دەستی توش خۆش بێ لە بابەتەوە قسەمان کرد مۆزوعێکی تر ئەوەی وا ئێستا لە هەواڵەکانە باسی دەیەکرێ هەوڵی دەرمانخواردکردنی چەند کەس لە سەرکردایەتی کورد لە باشووری کوردستانە خەبەرەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووتەوە بە شێوەی فەرمی لەلایەن ئەو حزبانەوە بخۆیان باسییان نادان کردویان ناکەن خۆش لەم بابەتەوەی تۆ قسە وەڵا ئەوەندەی کە من ئەخبار و بەرحاڵەوانم تعقیب کردووە ئەمە هەوڵ نەبووە ئەم کارە کراوە و چەند کەسێ لە مەسئولینی بە تایبەتی یەکێتی نیشتمانی ئەندامانی دەفتەری سیاسی و سەرکردای یەکێتی نیشتمانی بەداخەوە دەرمان خوارد کراون ماوەیەک لەوە پێشکراون بەڵام تازە پێیانزانیەوە وانعان جەمعێک لە ئەندامانی سەرکردایەتی و دەفتەری سیاسی ئەوتان لە دەرەوەی وڵات خەریکی چارەسەر و بەرهار خەریکی پشکنینن کە بە دووسێ کەسیان معلوم بۆ ئەگەر مەسەلەن بۆ بەرز کۆسەرەت ڕەسوڵ مەلا بەختیار کاک حەسەنی نووری بەسا حەسەن ئەمانە مشخەسەن ئەمانە معلوم بووە کە دەرمان خوارد و کراون و شتەکەش ئاشکرا بووە جا لە پاڵ ئەمەیە دیارە خۆ ئەم شتە ئەم پیلانەی دوژمن شتێکی تازە نییە دژمن هەمیشە هەوڵی داوەکە ئەو کارەکە بە تایبەت یەکێتی سابقەی تاریخی هەیە یەکێتی وەختی خۆشی حکوومەتی باز مەزموعە لەسەر ئەندامانی سەرکردایەتی بە تایبەت ئێستاش ماوە بەڕێز کاک موسفا چاوڕەشیان دەرمان خوارد و کرد یعنی ئەمە شتێک نییە کە تازە بێ بەڵام بۆ ئێستا لەم وەزیەتە کراوە کە من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەمە دەستی داگیرکەرانی ئێران بە ئێران بە تایبەتی و تورکێتیایە بە هەر حاڵ ئەوان
تشخیصی ئەوادەن کە لەناو هێزێکە لەناو سەرکردایەتی هێزەکە اختلاف و توزانم کێشە هەیە ئەوان سایەکەنم شەشانە قوڵوەکەن بە قازانجی خوان استفادەی لێ بکەن جا هەر کامیش هەن مەبەستێک جمهوری سامی بە مەبەستێک تورکیە بە مەبەستێک و عێراق بە مەبەستێک الان بە خۆشحاڵی و سووریا و دەساڵاتێک پێشووی نییە کردوانێ ئەو حرەکەتانەکە جنا ئەویشت قەتەنە و کارەیە کرد بۆیە لە پێشە مشتێکە هەدەف ئەوەیەکە زەربەیەک بدەن لەم تشکیلاتە لەم حزبە لەم جەریانە دوای ئەوە دردۆنجی و دوودڵی لە سەرەوەی تشکیلاتەکان لە سەرەوەی حزبەکانە پێک بێنن کە ڕفیقی دەست پاڵدەسی باوەڕی بەرفەقەی پاڵدەستی تری نەبێ و ئەو دردۆنجی و دوودڵی و بەرحاڵ بێ احتمادیە بڵاو وەکەن هەرچی زۆرتر توی بێ احتمادی لاو حزبانە بەتابەت جەریانە ئەگەر تشخیص بدەن کە لەم مەقتعەیە لەم شرایەتە لەو منتەقەیە قسەی بڕەکە و تەسیری هەیە لەسەر جوڵانەوەی ڕزگاری خوازی کورد ئەوان بە تاکید هەدەف یەگرن و هەدەف یەگرن و سایەکەن زەربەی لێ بدەن بۆیە بە بڕای من هەدەفی حکوومەتەوەیە جا من پێم وایە ئەمە تەنیا ڕەنگە ئەستۆی برادران یەکێتی گرتوێتەوە بە بڕای من ئەمە دوورنی ئەسۆی هەموو دایە وەگرێ بۆیە هەموو ئەو حزب و لایەنانەی کە فعالن لەم بوارەیە لە بواری جوڵانەوەیەدا دەبێ ئاگایان لە خۆیان بێت و دەبێ بە هەرحاڵ بە دقەتەوە ئاگایان لە بۆ زێتە بێت و تووشی ئەم گێژاوە و تووشی ئەم بەزمە و تووشی ئەم نخۆشیە نەبن و ئەم پیلانە لەسەر ئەوانیش تاقی نەکرێتەوە ڕەنگە کاکمەحیە هەدەفێکی تریشی ئەمان ئەوە بێت کە ئەو حیزبانەی کە بە هەرحاڵ تا ئێستا دەسەمەوە بوون بە لێدانی زەربەی ئاوا زۆرتر دەسەمۆیان بکەن ئەو لایەنانەی کە لەناو حیزبانە سەر بەخۆیانن بە بڕوای من نایکێ لە هەدەفەکانی تریشیان ئەوەیە کە ئەو کارەش بکەن بەڵێ بە دروست شارەتان پێ کرد مۆزوعێکی تر کە بە نەزەری من جێگەی سەرنجە ئەو شەوەیە کە زۆر دەمێکەیە بە تایبەت تورکیا هەرێمی کوردستان حاضر نییە قبول بکات و ئەمە هەوڵی داوە بە نوعێک ئەو هەرێمە نەعەم بکات و کێشەیەکی دروست کرد طبعا حکوومەتی عێراقیش لەو بابەتەوە کەمکاری نەکردووە جا ئێستا بە هەڕەشەی نەدانی موچە بووە یا زۆر تر لەم بابەتانەوە بۆیە هەموو ئەمانە بەیەکەوە ئەوە پیشانەدا کە ئەمانە چاویان بەرایی ئەوە نایەکە خەڵکی کورد لە هەر پاسێکی کوردستان بێت تۆزێک مۆقعیەتێکی ببێت و توانێک دەخەرە تۆزێک خۆی ئوموراتی خۆی بەڕێوە ببات و هەمیشە هەوڵەدەن هەڕەشەی لەسەر بێت لە هەروە زۆرەش بۆ خۆشتانیش ئاماژەتان پێ کرد ئەمە فقط مربوط من بۆ خۆم پێم وانە ئەمە مربوطە بە لایەنێکی سیاسی لە کوردستان یعنی ئەمە ئەگەر ئێستا بەشی منتەقەی سەوزی گرتوێتەوە زیاتر لەوێ ئەم هەوڵانە دراوە ویا کراوە ژەهر یا گەڵمانیان داوە بە ڕابەرانی ئەو هێزانە لە بەشی منتەقەی سەوز بەڵام بەیانی ئەم لاو شوێنی تریش ئەگرێتەوە و ئەوە زۆر جێگەی مەترسیە بەڵامە بێگوڵمانە بێ هەموو لایەکمان هۆشیار بین بە هەرحاڵ چون ڕژیم ئەو کاراکە بەتایبەت ئەلان لە کوردستانی عێراقە کێشە هەیە بینی ئەم جەریانەدا لە ناوخۆشییانە و خەریکن دەوڵەتی تازە دروزەکەن و ئەمانە بە بڕوای من دوشمنانی کورد حتا بۆیان بکرێ سعیەکەن ئەو هێزانەیە هێزە کوردیانە پرد و بڵاو بکەن بۆ ئەوەی کە هیچ جۆرێک نییە بەشدار نەبن لە دەسەڵاتی داهاتوو لە حکومە عێراقا بەتایبەت تورکیا و کارێک کردووە تورکیا بەشێکی لە کوردستان داگیر کردووە بەداخەوە ئەو هێزەی کە لەو منتەقەیە بە هەرحاڵ هاوکاریەکات بۆیە دەیەوێت ئەم هێزەی تریش کە لە بەشی منتەقەی سەوزا ئەویش وەکو ئەو گوێ لە مز بێت و بە هەرحاڵ چی کورد بیکە
دوور نییە بەرحاڵ ئەمە تورکی بۆ مەبەسە و کاراکە جمهوری ئیسلامیش بەبەستی خۆی بەبەستی ئەوەی کە بەرحاڵ نفوزی خۆی لە منتەقەی سەوز زۆرتر بکە و ئەگەر تا ئیسە مەسەڵەن چوزانم دەنگێک بۆ لە عەلەیهیان بۆ دەنگێک خەری بۆ بەرز بێ ئەو دەنگەش کس بکە بەڵێ وایە مەسەلەیەکی کە هەر لەم بابەتەوە باسی لێ بکەین بەداخەوە لە ماوەی ئەو ماوەی کە حکوومەتی هەرێم دامەزراوە و بووە زۆر بەداخەوە کلێنێک لە بینی جەماوەر و دەسەڵاتە دروست بووە ئەمە بۆ کارەکەی چی بۆ شاید دەسێ نەمکرد لە بەرنامە باسی بکەین بەڵام ئەمە بۆ خۆی لە کاتی ئاوا لە کاتی هەستیاری ئاوا خەڵکە هێزی سەرەکی ئەو کۆمەلگایەوە ئەتوانێت بەیانی ڕۆژ لە بەرامبەر هەر نەیارێک و هەر دەوڵەتێکی داگیرکەرە یا هەر حکوومەتێکا کە بێوێ هێرش یا زەربەردا لەو کۆمەلگایە ئەوە خەڵکن کە بەڕاستی ئەتوانن هێزی سەرەکیە بن بەداخەوە ئەو ئەحساسی ئێستایا ئەو هەستە لەنا ئەو خەڵکە بەو شێوە نەجوڵاوە کە لە بەرامبەر ئەو ڕووداوانەی وای سەر ڕووی داوە شتێک چۆن بڵێم اعتراضێک بکەن بێنە سەر شەقام و پشتیوانی بکەن لەو هێزانەی وە تا پێشتر نەزانم کێشە بووە زانم تۆزێک بێباوەڕی بە یەکسەر بووە ئەوانە هەموو جێگەی خۆیەتی بەڵام هەر تەسەووری ئەوە بکەین کە ئەو منتەقە حکوومەتی هەرێم بکرێت وەزیەتێکی زەعیفترەوە و دەسەڵاتی تورکیە و دەسەڵاتی عێراق و دەسەڵاتی ئێران لەو منتەقە زیاتر ببێ جا وەختە خەڵک متوەجە بن کە زۆر خراپە ئەو بە معنایەوە نیە ئەوەی وا ئێستا هەیە زۆر باشە هیچ کێشەیەکی نییە طبعاً ئەمە بۆ خۆی کرێت ئینسان قسەی لێ بکە بەڵام ئەم مۆزوعیشە بێ حتمەن باس بکرێت وەڵا وایە بەداخەوە ئاخر ئەم هێزانەش بۆ خۆیان کارێکیان کردووە کە ئەو خەڵکە هیچ باوەڕێکی پێیان نماوە یعنی تۆ ئەگەر هەرم انتخاباتەی ئەم مەجلیسی عێراق بخەیتە مەحەک کاکە ئەمانە هەمویان هێزیان نیرویان کەمی کردووە دەنگیان کەمی کردووە بەرحاڵ لە سەراسەری عێراق بەتایبەت ئەوانەی کە لایەنگری کۆماری ئیسلامی بوون هەر زۆر زەربیان خواردووە مەسەلەکەمەوە یەکام هێزانەت بۆ خۆیان بەڕاستی ئەوەندەی کە خەریکی پول خواردن و پول مافیا بازی و پول پاکردن و قاچاقچەتی و کاری ئەوا بوون خۆیان لە بەرچاوی خەڵک کستووە بەڕاستی بە تەواوی یعنی خەڵک هیچ هیوایەکی پێیان نەماوە کە پشتیان پێ بەستێ مەسەلەکە بڕای من ئەوەیە وەرە حکوومەتەکانیش دەسەڵاتدارەکانیش داگیرکارەکانیش لەوە ئیسفادەکەن وەسایەکەن ئەمانە زۆرتر لە بەرچاوی خەڵک بخەن حەمەدجان ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو هەرچەندان داوا لێبردنەکە لە بینەران کە بەشێکی زۆر لە بینەران کە لە ڕێگەی تەلەڤیزیۆن و بەرنامە بینن نەیانتوانین بەرنامەکە ببینن بەڵام زەرکراوی ئەو بەرنامە ئەوەی وا تۆمار کراوە دیسان بڵاوە بێتەوە زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامە کات حەمەدجان و داوا لێبردن لە بینەرانەکەین و ڕۆژێکی خۆش بۆ هەم بدات زۆر سپاس بۆ تۆ بۆ بینەرانی هەت کاکەجان مەمنون